محمودی ئەحمەدی نەژاد سەرۆکی ئێران بەرەنگاری کۆمەڵگای نێونەتەوەیی بووە بۆی پلانەکانی بۆ پیتاننێکی ئاسبەرزی یۆرانیۆم ڕاگەیاند. دەڵێت ئێران بە بەکارهێنانێکی تەکنەلۆژیای لەیزەر دەتوانێت یۆرانیۆم بپیتێنێت و وڵاتەکەی پێویستی بە یۆرانیۆمێکی پیتێنراوە بە ئاستی لە سەدا 20 بۆ ڕیاکتەری لێکۆڵینەوەی ناوچی. ئەم بڕیارەی ئێران هاوکاتە لەگەڵ فشاری نێونەتەوەیی بۆ سەری تا پیتانی یۆرانیۆم ڕابگرێت. ڕۆبەرت گەیتس وەزیری بەرگری ئەمریکا کە بەسەردان لە ئەوروپا بوو گوتی هێشتاش درەنگ نییە بۆ کاریگەریەکانی سزاکان بەر لەوەی تاوتوێی هیچ بژارەیەکی لەشکری بکرێت. خاڵی فشارهێنان ئەوەی هێنانەوەی ئیران بۆ سەرڕمێزی وەتوێژکردن و چارەسەرکردنی ئەم کێشە بە جۆرێک ڕێگە لە ئیران بگرێت لە بەدەستهێنانی چەکی ناوکی و من لەو بەڕوایەدام لەسەرەوە ڕێکەوتوین کە کردار لەلایەن کۆمەڵگەی نێونەتەوەییەوە وا دیارە هەنگاوی ئایندەمان بێت. سەرۆکی ئێران ڕۆژاوا بە ڕێگەگرتن لە بەرەو پێشچوونی زانستی ئێران گوناهبار دەکات. من ئەمویە پیان بڵێم ئێوە هەڵە دەکەن، ئێوە ناتوانن ئاستەنگ لە بەرامبەر ئیراندا دروست بکەن. ئێران ئەو سێ سزایی یوئێنی فرامۆش کردووە کە لەسەرەتی وەزیری بەرگری ئەمریکا داوا لە کۆمەڵگای نێونەتەوەیی دەکات سزای چوارەم بسەپێنرێتە سەر ئێران. من لەو بڕوایەتام ئەو فشارەی کە تشکی خستوودە سەر حکوومەتی ئیران کە دژ بە مردمی ئیرانە توانایی هەڵێکی مەزنتری هەیە بۆ بەدەستهێنانی ئامانجەکانی. دەستگای نێونەتەوەیی وزەی ئەتۆمی ناوبژی سەودایەکی کردووە تیایدا داوا لە ئێران کراوە یۆرانیۆمەکەی بنێرێتە دەرەوە بۆ پیتاندن و وەک سوتەمەنی ڕیاکتەر بگەڕێنرێتەوە بۆ ئێران. سەرۆکی ئێران لۆمەی کۆمەڵگای نێونەتەوەیی دەکا بۆ لە بنبەستدان و دەڵێت ئێران هێشتاش کراوەیە بۆ دانوستاندن. ئێمە پێمان وت کە 3 مانگی مەدەستەوەیە ئەگەر نا ئێمە دەست دەکەین بە زاخکردنی خۆمان. ئێستاکە من بە دکتۆر ئەلیەکبەر ساڵحی دەڵێن دەست بە دەرهێنانی 20% زاخکردن بکە. بە هەر جۆرە هێشتا ڕێگای کار و کاردانەوە کراوەیە. کاران دەڵێ بەرنامە ناوچیەکەی ئاشتیانەیە و بۆ مەبەستی دروستکردنی وزەی ئەلکتریکە. ئەم راپۆرتە لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە پێشکەشتان کرا.